ڕێز خۆشەویستی هاوڕێیان چۆنن؟ هیوادارم باش بن. بەڕێزان بەبورنەوە 6-7 دقەی تاخیر بووین، داوای لێبوردن دەکەین هەتا ڕەوشە لە ئەوروپا خەڵکۆ دەزانی تاقمان لەسەر لاقی دانەیە و بێ ئیش نوچێم و خەڵکانەی ئەوە نازانیت سترێسێکە و بە چ ڕەوشێک خەبات دەکرێت، هەتا تەلەفۆن لایف. بەخێر بێن ئاوڕیان ئێستا دەست پێ دەکەین، هەر ئێستاکە 1-2 دقەیت کە دەست پێ دەکەین. نێچیر بەخۆی شەبەکەی گەورەی لە نزیکی خۆی کەشف کردیە، ڕووداوەکانی سووریا ئیتر دنیایەک لەو شتانە باس دەکەین. چەند دقەیەک هاوڕێیان من حەزم لە تەحلیلێکدانەوە نییە، چکە ماشەڵڵا کورد هەمووی محەلیلە، یعنی کەەوە دەرێن بە خۆشمان زاری بەزار کەتینە ناو ئەو شتەیە، بەڵام بڕوا بکەنە من خەبەرم دەدرێتێ هەواڵەکانە زیاتر دەکەمە ئەو لایڤ و ڤیدیۆ ئەو شتانە. بۆیە لەو ڕوانگەوەیە ئەگەنا کورد زۆرە لە بۆ لێکدانەوە، خۆشەکەشی لەوەدایە بەڕێزان، یعنی بە هیوام کەس بەجێ ڕۆشنبیری کورد نەکە، ئەگەنا مێشکت دەجێن، مێشکت کون دەکەن، ئیلاهی بە هیچ قایل نینە و خۆشیان هیچیش نینە. هەر ئێستاکە دەست پێ دەکەین هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو ڕەوشەی بەڕێزان. بە ئاوڕێیان کاتێک نادێت ئێستا کاڕێیان بەخێر بێن، چەند قسە و باسێک دەکەین. بەخێر بێن هاوڕێیان، ڕۆژێکی مێژوویە، بەڵام هاوڕێیان ئەو قسەی منتان لە بیربی ڕۆژگارێکدا دێت وەکو هەموو سیستەمە دیکتاتۆریەکان کە دیارە ئەسەد 53 ساڵ هەموومان قەڵەق بووین چۆن ئەسەد برێن پارتیەشێتی 34 ساڵە برا ڕۆ 53 ساڵە بنە ماڵەی ئەسەد لە حکومڕانی. دیتان بە چێ تراژیدی و کۆمیدیایە و هەڵایەک هێزەک کە ئاوە خەڵکی لەگەدا نەبی بزانن چۆن بە 48 سەعاتی ڕووخە، یعنی ئەم مقاومە کرا. ئاخر ئەو هێزەک ئەگە بەرگی ببیتان ئەو شەڕڤانانە لە کۆبانی بدایەت بەبێ هێزەکانی ئەمریکا چەند ڕۆژ مقاومەیان کرد، چەچیان هەم کلاشیکۆڤ و پەڕیبیکەسی و ئەو شتانە بوو. بەڵام وەرە ئەو جێشەی ئەسەد کە کۆن مقاومەی ئیسرائیلی دەکرد، چۆن هەڵوەری هەڵ لە بەرامبەر ئەو هێزانە لۆ بەورن تاو لۆ لەبەر ئەوەی باوەڕی نییە، لەبەر ئەوەی ئەو ئەسەدا کچوونە سەر ئەوەی دەخلی 6 ساڵی بودجەی سووریای بەس بە شەڕاسەتێکی جگە لەو هەموو مرتەزەقانەی تر. هاوڕێیان بەخێر بێن، ئەو ڕووداوانەی سووریا پێتان وایە هەوڵیان دەیانی وەکو مەسعود بارزانی هەتا پاڤلیش یعنی ئەزمونە وەر لەو دیکتاتۆریەتە وەردەگرن کە هەموو شتەکان بڕیان لە دەست یەکێک نەبێت، یان ئەوە تا هەموو دیکتاتۆرەکان ئەو سروشتیان هەیە. بەڕێزان لەزەی دەکەن ئەو سروشتیان هەیە، هەتا لە تەپلی سەرچیان نەدرێ بڕوا بکە تێناگەن، لە تەپلی سەرچیان نەدرێ کەسی تێناگەی، یەک لە دوویەک ئەوە دەبن، کەسیش ئەسمون وەرناگەی برێ با بە گۆڕان بیتە سەعاتی ئەخیری بە شارەسە دەرێوە دەستورێکی نوێ دروستکەین. باشە تۆس یعنی من لە 2001ەوە من لە سووریا بووم ساڵێک نا ئەو سووریایی ژێمە چ خەڵک چه هەژار بوو. بەڕێزان مەسەڵەن معاشیان 3000 لیرە بوو، خەرجیان بەلای کەم 15000 بوو.
ئێستاژ ئەڵێن ینی جوندی $7 وەرگرتی، ئامر لیوا هەیە، ئامر لیوا $20 وەرگرتی. کاکە لە کاتێکدا خەرجی بەلای کەم $150 تۆ وەرە ئەو تەکمیلەی کو پەیدا دەکەی، کو پەیدا دەکەی. بۆیە ئەوجێ شایەنی یاری کرد خەڵک لەگەری نییە. لە کاتێکدا ماڵی ئەسەد باز لەوە دەکرێت 6 ملیارد دۆلارەی هەبووە، 15 ملیارد ئیرۆی هەبووە، 56 نازانم تەنێکی زۆری زێر هەبووە، تەوزیعی نەدەکرد، هەمویان لۆ خۆیان برد. ئەوە خەڵک لەگەر دەبێت ئەگەر ئەو لێرە لەو ئەوروپایە حزب پێیەوە عمال و بەریتانی معافزینی بەریتانیا 100 ساڵە ئەو دێ و ئەو دەڕوە، ئەو دێ و ئەو دەڕوە لە ئەمریکای دیموکراتی و ئەوەکان حزبەکەی جمهوری لۆ لەبەر ئەوەی تا حەدێک دەستور هەیە، تا حەدێک دیموکراسیەت هەیە. بەرحاڵ ئاوڕێیان یەک دوو شتی کارێکە دەتە تەواو نەبماڕێ من ئەو ماوەیە تەقیز لەسەر نەوەی نوێ شاسوار دەکەم، یعنی ئەمە نامێت تا ئێستا لێم نەدانیا بەڕوان پێ بکە، بەس ئیتر ڕووداوەک دێتە پێش من کە دەبینم تورکیا نیوەی نیشتیمان داگیر دەکات، NRT بە نەرمە خەفیفی باز دەکاتن. کاتێک دەبینم ئەو ئەزمونەی ڕۆژئاوایە خەبەر نەقڵ دەکات. کاچ خۆم ئیشی ئەو میدیانە ئەوەیە نییە تەپڵ لێدەن، تەپڵ لە دژی تورکیای، لە دژی مەزن لە ڕەوشێکی وەکو ڕۆژئاوا هاوسۆزی دروستکان، لە ڕەوشێکی کەرکووک، لۆ کەرکووک خراپ نەبوون، لۆ سەرژمێردەکەی خراپ نەبوون. ئیشی من ئەوێ ڕەخنە بگرم ئەگە بێ لە شاسوار بدەم، شاسوار دەبینی ڕۆژێک دادێ هەموو دەسە باز دەکەم، بڕواکە ئەو دەست پێچانەوەش هەموو درۆیە، ئەزانم چێ تەقەی لێکردی، هیچ ڕەبتی بە سیاسەت نییە. مەوزوعی زۆر بڕواکە هەژنۆ لەو کەیسانەی دەزانم، بەس قەت باسم نەکردێنەوەی نوێ پێ باش بووە، جم و جۆڵ دەکات، خەڵکەکی جوانی تێدا هەیە، بەڵام ئەومانەوە نییە. ئێستاوان 15 کورسیان هەیە، ئیشی هەمومانە ئەزمموی کۆلی شاخ دووبارە نەکەین، وڵات چێ لە شاخن تەقەی بە حکوومەت وەدەنێن یان گۆڕانە کوربراوە لەوە پۆزیسیۆنە نا دەبیدە ئێستاکەوە لە ببیان ڕەقیب. ئەو حزبەی شاسواری چییە بەجددیە من نابینم، نامەوێ بچمەوە سەری خۆی سروەیە. بۆیە یانی ئێستا خەبەرێکیان دایدا من هاوڕێیان گەنجەکان ئەڵێ کاکە ئەمایان کردە ساودێر 500 کەس دەبین، 75 ئەلەسەس 75,000مان بدەنێ 10,000 خواردنێش دوای 6 سەعات ئێستا دەرێ ناتاندنی هەنایان بردی ئەم چ بکەم، یعنی گوتم با بەوەڵاوە زۆر کەم بووە. هاوڕێیان بێنە سە سووریا، یەک دوشتی سەریع لە سووریا برین. یەک ئەرێ ئەو پارتیە بەس پێم بڵێ ئەو پارتیانی ئەو هێزی ڕۆژەی لۆ چییە وچ ئەو نقطەی تورکمانەکەی دەکاتن، یعنی دنیا خراپە و هێز ڕۆژە لە هەولێرەیە کاچ خۆم، یعنی بەڕازی تێمان بگەێنە مەسعود بارزانی کات ئەو هێزی ڕۆژە لە ڕۆژاوا دروست بووە، کورە ئەسەد ڕووخا تەقەچی نەکرد. کاچی خۆم ئەو هێزەوە لەگەرجە ئەوە معارەزەی سووریە باشە لە دەبی لە ئەفرین و لە سەرەکانی بیتن کە بەشەکەن لەو هێزەی ئەو وێنەیان داگرتی. هاوڕێن ئەو بەرەی معارەزەی سووری کە هێزی ڕۆژ ئەنە کەسە بەشەکە لە وێندەر باشە لۆ ناسنەوە ئەفرین نەگە ئەو خەڵکەی بن، لۆ ناسنەوە سەرەکانی بڕوا بکە لە بۆیان نیە و هێزە ببنەوە وێندەریش علم بەشەکن لە هێزی معارەزەی سووری بەشەکن. ئێستا ئەسەد ڕووخایە چ دەکەی لە هەولێرە کاچ خۆم چ دەکەی چ دەکەن لە هەولێر لۆ نانێریەوە ئەفرینە تو لەگە جەبهەچی ئەگەر ئەو جەبهەیە لەگە تووە ئەگەر ئەو ئەندامی ئەو جەبهەی ئێبڕۆ لە ئەفریندا میشەکە کە لێ مەگەڕێ ژن و منداڵی کورد هەتێک بکرێ ئەزیەت بدرێ ئێبڕۆ سەرەکانی لێ مەگەڕێەوە بی تۆ ئەندامی جەبهەیەکی ئەو جەبهەیە حاکمە ئێبڕۆ مدیر ناحیەکی وەرگرە بڕۆ ئەوەک باز غەد ئەوە دیفاع لە دوو کەسی بکە تۆ لە هەولێرە دانیشتی بەس لۆ گیانیە پەکە ئازای، یعنی بەجددی قیمەی بێغلاقی کاکە ئەسەد ڕووخە تەقەچی نەکرد ئەو هێزی ڕۆژە جم و جۆڵەچی نەکرد بەس ئازان بەیاننامە لەسەر مەسەن ئەزمموی ڕۆژ ئاوادا دروست بکە. ئێستا لە هەولێرە ئەو ڕۆبرادرێک جوانی گوت کاکە معارەزەی سووری لە هەولێرە کردی هەڵا دەستیان خۆشبی ڕۆژێکی مێژوویە چەندە لە ئایندەی نزیک بڕوان پێ بکەن ئەو هێزە چەتانام لە ناوخوانێک دەگرن بەسە قسەی بەسەری ئیبازەکەین. کاتیە دووش هەموو سیستەمە دیکتاتۆرانەی لە کۆن ڕووخا ئەو هێزە جۆرە ئیسلامیانەی هاتن سەرکەوتوی نەبوون لە ئیدارە بە پێچەوانە کاتنە ناوی یەکتری ئیتر نازاندرێ. ئەوە ئێستا محەممەد جۆڵانی ئەزمونێکی نوێ دروست دەکاتن
بە هیوان بتوانین معتەدل بێتن دەوڵەتێکی مەدەنی لەگەر گروپ لایەنەکانی بکە وەکەوەی لە حەلەب کردیتی ئێستاکە لە حەلەب هاڕێیان دەزان چوو کە ئەوەی کابرا چ قەشەی کردە محافزی وێندەر وەکو بەڕێوبەری وێندەر شتێکی جوانە لەگە کورد خراپ نییە تا ئێستا بەس هەموو داگیرکەرانی کوردستان ئەو ئەزمونیان بووە هەتا خۆیان دەگرنەوە کۆمەڵک لەو جوڵانە دەکەن دوای ئەوە دەست پێ دەکەن کە خۆیان گرت کە خۆیان ڕێگی قستەوە دەبینین سەرۆکوەزیرانی بەعسی هیناوە لەولا مەسیحیەکانی ئەوە کرد لەولا لەگەر هەسەدەی مەوقفی باشە دوو گەڕەکی کوردی لە بندەستیان تو دەخۆڵ ناکەن یعنی ئەو لوغەیە ئەگەر ببتە استراتیزی ئەو گروپە چەتانایان ئەو گروپە لایەنە ئیسلامیانە شتێکی باشە من دەزانم زۆر ئیسلامیەکان زۆریان پێ ناخۆشە بەڕێزان ئیسلامی لایەنی ئیسلامی عەرەبی تورکی فارسی هیچ کاتجێی گرنتی نەبوونە نەبڕوایان بە ئازادی گەلانە نەبڕوایان بە ئازادی سیاسی ئەمە دەبێت شەرم نەکەین من بۆ خۆم یەکم لەوانە ڕەخنە لە هەموو لایەک دەگرم حەماس و جیهاد هیچ قوربانی گەلان ئەوەنە قوربانی ینی مەزلومن گەلەکەیان داگیر کرا بەڵام دژی گەلی کورد دژی گەلی کورد ڕەنگ بێن دەگەوێ بڕ کاکە هاوسۆزێت و لەگە سەدام دەبڕی مەسەلەن ڕۆژێک لە ڕۆژان تەعاتفەکە لەگە کورد دەرنەبڕیانی چ بەس ئەمە هەرچی پێمان کرا لە 670گانەوە شعر پەخشان ئەدەب لە بۆ فەڵەستین بنێرەکە شتێکی خراپ نییە بۆیە ئەوانە تا ئێستا نەیانتوانێت دوو حەماس و حیزبوڵڵا وەختی خۆی لە ئەفتاکان کە دروست کراینە لە کۆن ئەوە ئیسرائیل دروستی کرد لە زدی حرەکەی چەپ ئەو کات حرەکەی چەپ لە فەڵەستین و لوبنان زۆر بەقووەت بوو لێی هەڵگەڕانەوە قاعدە و داعش ئەمریکا و ئەوانە دروستیان کرد لە ئەفغانستان و لە عێراق دوای ئەوە لە ئەمریکا و ئیسرائیل بوونە ئەو سەرەتانە گەورەیە بەنمونە ئەوەیە بۆیە هیچ گرنتی نییە ئەوڕۆ محەممەد ئەوە ئەو کابرایە وای لێ دەرەچی سبەی دەگۆڕێ بە هیواشم بگۆڕێن ئەگەر نا من دڵنیام زەمەنی ئەو فکرانە نمایە کاتیە وەکو داعشەمیان خڕ دەکەنەوە لە شوێنێک لیان دەدەن خاڵش کەش لەسەر بەو برادەرانەی ڕۆژاوە یعنی بە هیوان یعنی کورد بۆ کورد من بە خاچی کوردستانیە بۆ کورد لازق ئەوە دێرزوو خاچی کوردستانیە ڕقە خاچی کوردستانیە ینی بەجددیەوە خەونە کورد بگاتە ئەو شوێنەی سەتاچلی خاچ سووریای لەدەستبی کە نیوەی زیاتری خاچی کوردستان نییە من پێم باشە ینی وەکو سەرنجەکە بە خۆیان زیاتر دەزان بەس ئێمە ئیشمان ئەوەیە یعنی هەموو ئەو خاکەی بە ئەفرین و بە سەرەکانی ئاڵوگۆڕ بکەن بە شێوەی سلمی یعنی بیان دەنێ ڕقەمان لۆ چییە کاکە دێرە زورمان لۆ چییە ئەو منتیقا وەکو ڕمادیە پڕی شۆڤینیە بیاندنەوە بە ئەفرین و بە سەرەکانی بەو منتیقانەی داگیر کرایە هەوڵ بدەن هەتا نەبوویتە شەڕ و شۆچکە و دادەبتە شەڕ دێر زور هەری کورد نییە ڕقە هەری کورد نییە من بەس هەری کورد نییە لۆخینی کورد بڕژێ باخینی کوردەکە دەژێ لەسەر ئەفرین بی لەسەر ئێکانی بی لەسەر ئامودە بێ لەسەر قامشلۆ بێ بنمونە لەسەر ئەو شوێنانە بێتن فرسەدێکە یعنی هەمووی پێکەوە هەوڵ بدرێ داوا بکەم لە کاکە وەرن ئەو منتیقانە بۆ خۆتان بیت یعنی من نازانم ئایا ئەمریکا و ئیسرائیلە پێیان گۆتینە بەڵام زۆر گرنگە کورد ئێستا دێرزور و ڕقە بە ئەفرین و بە سەرەکانی ئەو منتیقانە بگۆڕتەوە کە لە خاڵی بە قووەتدایە و ئەوەی منتیقەی کوردیە یعنی ئەمە چیشمانەیە بچین لە ئایندە ڕقە بپارێزی کورد و کوچی کورد بە کوشتر بدەین بەجددیمە بە هیوان برادرانی ڕۆژاوە ئەوە بکەن هاوڕێیان کاک نێچیرڤە بارزانی دوێنێ 5 ملیۆن دۆلاری تەبەڕع کردلەوە ئەوەی کاتێدانی نۆتردام لە پاریس کە لە 2019 بوو سوتا ئیتر هەر دەوڵەتە چوو هەندێک یەکێک شتە مێژوویەکانە کۆمەک دەکاتن یارمەتی دەدا شتێکی جوانە بەڵام تو میلەتەکەت نێچیر ینی 3 مانگە معاشی وەرنەگرتیە کورمادە حافز ئەسەد بەر لەوەی بڕۆ بەشار ئەسەد معاشی مانجی 16 ئەگەر $10 و $20 بی یعنی مەسەن لەوێندەر زۆرە $1 200 دینارە شتەشی وایە وەختی ئەمە لەوێندەر بوون $100 5,000 لیرە بوون بەزازان مستە بگەیشتە 50,000 ئەوەی کردێ بەرحاڵەتی 5 ملیۆن دۆلاری دەدەی خۆت دەردەخەی بەس ماڵی بارزانی لە هەموو مناسەباتانە بە پارەی خەیاڵی دەستنە ژۆرێ یان نێتی قابلە ئەوەی بابت بی
يعني ملك أوي بابتا أتولا شد ب5 مليون دلار بعد الديمة إبارة ولا تزيد درتي دقيقة ساكا بناي خوشت بناي خوشت إيشي أما يبلين بابا أتو ملا تكلم برسان دمري أتو يهندني بتساكو بياوتي بابا بباري خلق بكي لكاتك دام ملا تكت لو أو خراب يزن الرزي بشتوش الداني أو تشي برادرك نسي دقوت كابو دريجي طبيعية مش كابو مع قوريا يعني عيبنيه بس قاسم دقوت قلبك كابو قوريا تكي نبوا لوت كاك بوي خوليريا مدرن كابو أقلب لوت قوريا دي نبا كاس نزاني واني تشيرا 5 مليون دولاري بدا يورا رسميش جوان درنتي إيه بس ديما يعني أو تشاكي كات أو كاتو لكاتك دا ميلتكت لقورترين أزمية لكاتك دا تو إيش دوي بي سروجي فرمانده گشتیه زدسک دارکان بیلت سوارسیوی منطقه بسوره و هستو زعبکی و دزانم هیچ کارتونی تهامن ادینیزی بس قصدم علاقا نشتی معنا کد بیلو ازما گوری چدتی با پاره ملت او تساکانه دکی 5 مليون دولاری بس لوی ده برواب کن نو دیداری ترامپی بلای کم 5 مليون کشیده بلايكم همو ديدار الراقياني دتسن او ديداراني دتسن نقول او مسؤولان له بباريخ خالك خوني انا سزاده بيجري ترامب لقري راوستا ترامب بزنسه هر كابرا شي بزنسه حتى سروشي امريكا سوى لقى ايلون ماسي بقول بس غريش تجارة اللي سمع عن جت سبينو تو تجارتي كان معملي او معملي كانوا خريش يشتاني براكم بالرواب او بيش او يقدو دقيقة لقري راوستا او رسمي قلت يا 5 مليون دولار كلا لقوتي خلق أو بلكاتك خلق يشيل له من دعليمية نانية نان نتصير بعضانيش أو دكات النبو من هاوريان روجي سي شمي رابردو سي دوازده نتصير سيدي روجنامي خبر دكا كالعادة ألين أو روجنامي مسرور قصش جواني كده بقول والله يو كتشيسي يو ده كلاسيكا بس أنا بابم قپادناکەم ڕاستیشتەکە يعني بەجددی کوردستانی نوێ و خەبات وانە براتی و چ دەوری هەیە يعني چ دەوری هەیە ئاسا ئەو پارەی ئەو میلەتەی يعني کە سەرف دەکەن کاغەزەکە بڕوا بکە لۆ ژینگەش خراپن يعني ئەو کاغەزە يعني لە ژینگەیە لە دار ئەوە دەکرێتە ئەو کاغەزە لەو کاغەزەش دوای ئەو فرێ دەدرێ يعني بەجددی يعني حرامە ئەو پارەی ئەو میلەتەی لو زريدانا سر بقى سردمي نيتا براكم تتيبرو لنيت هلا همو دنيا زريدة وشد صور سنجين ما همو يكتناو كمبيوتر بارحال سيري كردبون هبا بردوام نيتسير ناوي دكويتا لابارا دوسي لكاتك دكاكا سروشي عليما واتا بشعر صدا دبي مسرور لوي قس كترا مسعود زور لوي قس كترا هربو زانياري تان اوريان مسعود بستهر شوينك نيتسير ناتي نكل رقان لو هي مسعود سروشي حزب بلا نيتسير يوتار دخوينتو إلا رو قانوني بروتوكول دبي نيتسير بخينتو مسعود قبولنيا وسروك عزبة وسروك كريمة بوين نيتسير ناتي وقا سير كان قد ناس أو شينك أو تار بدا أو يجو تار بدا بارحال سير دكا كاكا با أوتان لبو بشام بدا با لوتان بشام بدا ما وريان سيد كان هاوريان أويا كان مسعود بارزانيا مسرور بارزاني أزو دا كاقارين أوي لو أزمة قوري مسرور هسا ولا بوستا شيلا بودان أما تو عادي كنداو بي مسعود مسرور أوا نيتسير هيتس بروسكين عاد بولا بقطر بوشين زور توربو شو ولا بردوس سيش كاكا والله ليش يتسنيا يعني قبولتي نسي سروشي هريما بلا بردوس يعني والله إلا باشكو كانش دايبنين قبولتي حيزنا بزور توربو بدواتوني كدبو بيوندي بخبات كدبو خبات وتين كاكا والله خطا لمنية هموكات لا برية كم تعود بي أوزا جماعتكات دينن كان كسا كان عين نزار قادرة سامي أرقوشي لو يدنيلي لا بويدا كيوت لها بردوسة يعني خلال ببرنامج نبوة لناو روشنامي خبات خلالكا لناو مكتبي نتيرة لحزبي ولا سلوكاتي هاليوم بأنقص تأخيري عندك لسلكساتي أخيري كلا برية كم تعود بوزلو عند برت إيه تقولوا لا بردو مسيم وتي هنان هنا أوزاري نان هنا
نێچیر تاقیبەکە چێە؟ نزار قادرە. نزار قادر لەگەر سامی ئەرگوشی برادرە پێکەوە بنە هەردوو بێژەر بوون تەوان دەڵێن وەختی خۆی مەسعود ڕۆژێک جێ لەو سامی ئەرگوشە بوو گوتی ئەوی لادەنەوە دەنجی زۆر ناخۆشە ئەوتی لای دەم دەنجی ناخۆشە بۆ ێزە سیریش هەچی مەسعود و مەسعود تڕۆی بکەن ئەو دەچی وەریان دەگری پاشماوای ئەوە بووی بردو یەک نەخۆی کە دیتێ مەسئولی ڕاگەیاندن بەهەرحاڵ نەچیر دە سامی ئەرگوشی بە نزاری دەرە وەڵا سامی نەیدایتە من ئیتر لێرەدا لۆی کەشف دەبی هەر هەمووی سامی ئەرگوشی کورە هاوڕێیان سامی ئەرگوشی لاقی سێمی نێچیرە چارەم نێچیرە زانم حەزت لەو نوکتانەیە لاقی سێمت لە ناوەندەیە لاقی چارەمیتی لەگەریتی لە هەموو نهێنیەکانی ئاگادارە مەسئولی ڕاگەیاندنیتی لە هەموو سەفەرەکانیتی دەرچوو بە بەرنامەی پاراستن ئەو ئیشەیان کردیە نەیان نادێ لە سوکایەتی بەنێشین یعنی بەرنامەکە بەرنامەی پاراستن بۆ نەک بەرنامەی ڕۆژنامەی خەبات بە ئەن قەست وەلێ بکەن سامی ئەرگوشی عایدی پاراستن بووە نزار قادر عایدی پاراستن بووە جگەلەوەی لە مەکتەبەکەی دوو کەسی کەشیان هینایە یەک ناوی زریان مەولودە یەکە چنای ئەنەس عەبدولکەریم ئەوانەش پاراستن بوونە هیناتیان تەعینیان کردیان لەوێندەر یعنی لە بۆ ئەوی تیمەچی هەرە چار دەوروبەری نزیکی بەتایبەتی سامی ئەرگوشی وتم لاقی چارەمیتی بەغەڵەت تێمەگەنە لاقی چارەم قەزم لەوەی یعنی لە دوای ئەو دوو لاقەی و ئەوی ناوەندەی ئەویت کێی لەگەر نێچیریە بەس لەو نووسینە لەگەری نابی کەسی پیاوی پاراستن دەرچوە کەی کڕایە من نازانم من بە دواچوونم سکرد گوتیان ڕەنگی ئەو هۆکارە هەبیتن ئەو هۆکارە بیت کە ژنی سامی ئەرگوشی خوشی میرخان محەممەدە میرخان کاریگەشی باڵای پاراستنە و میرخان زاوای نەسەد حالیە ئەوانە ئەو تیمانە نەسەد حالی و ئەو سامی ئەوانە ڕەنگی ئەو لە چەو مانگەبی پێشترێ من نازانم مودەتەکەی چەندە کە تەنسیقیان لەگە پاراستن کرد کونێتی پیاوی هەندێک نیە ئەچی خۆی تەسلیمی دەکات چی لەگەری دەبی کاکە ناتوانانی دیفاعی لێ بکە دیفاعی لێ بکات نەسەد ئایدیوی بوو ئێکاکە هیچی پێ نەکرا کابرا دوو تەسلیمی باتی بۆ لەگەر ئەوەی نییە بڕوا بکەن ئەو نەزەد حالیە مدیری پاراستنی گشتی بوو کاک نەزەد یعنی دەزان زۆری پێ ناخۆشە بەس دەبی بە عەز بکرێتن ڕۆژێک بڕیاریاندا مەسعود و مەسرور نابی بستە ژۆرێ بڕوا بکەن لە پرزگە هەیە ئەوەکەی ئامودەکەی بەرز دەبی وتە نابی تێ ژۆرێ نابی تێ ژۆرێ تەواو هەر ئەوتە ناوە بیگرن ئەی کابرا ئاخیری تەسلیمی پاراستن بوو تۆ ڕەنگی پۆستەچی باڵاشی پێ بدرێتن ئەو زانیاریانەی لای ئێمە هەیە ئەجا ئەوەیە ینی ژنی سامی خوشی میرخانیە میرخان چیا زاوای نەسەد حالیە ئەوانە هەموو بوونە پاراستن ئیتر ئەو چیرۆکە هەیە بەڕاستی لەسەریان ئێستا نێچیر کەسی لەدەست نەمایە کەسی قەی بەخۆ نییە لە ناو سەرۆکاتی هەرێ هەمووش خەتە لە کاگا تو تێدانێ خەڵک وەڵڵای ناعاقڵ نییە لۆ بتە پیاوت بەس پارەی هەیە ئاوانیە فرێدەدا هەر بەس بە پارەی ڕاوەستایە نێچیر ئەوەن باشزان نێچیر زۆر قەلەق بوون هاوڕێیان دوایش بڵێم بڕوان پێ بکە بەغەڵەت تێمەگەن پاراستن مەکتەبی نێچیر هەتا حەدەکیش پاڤر شێت بوونە بەدەست ئەو زانیارانە دەگاتە دەستەمە هەر ئەوەندە دەتوانم بڵێم نامەوێ هەموو قووەتیان ئێستاکە ینی هەر لایڤێک ئێستا ئەو لایڤێ دەکەم تاقیبەکەن کو ئەو زانیارە گەیشتەکەن قادر نادری هەمووی چار ڕۆژە تا ئەنەمجاریوە ڕۆژ یەکەم دەگاتە دەستم بەس دەبی لێبگەڕێ شێت بوونە بەوەی کو ئەوە دەزانی سەبەبەکە چییە نێچیر مەسرور یان پاڤل لەبەرەوەی کەس لەگەرتان سادق نمایە کەس بڕوای بە ئەنگۆنیە دەتان بینن چ ئەوەکەن چاوەڕێی ئەو چرکە سادەن وەکو ئەسەد ئاوە هەمووی تەسلیم بی ئاوە هەمووی وەکو سەرۆک وەزیرانەکەی بڕوان پێ بکە مەکتەب سیاسی سەرکردایەت هەموو ئەوانە بەدەست یەک و دوو پەیوەندی لەگەڵ ئێمە دەکەن بڕوان پێ بکەن لۆ لەبەرەوەی لێیان بێزارن خاستە لەگەم بزانن وەزعەکە نییە بەرەو ڕوخانیان دەبە ئەو برا ڕۆ ئەمە پێڕاناگەین ئەوەندەی جوابی پەیوەندی و هەموو خەڵک دەفتە معارەزە و وەکو ئەوە نییە وەکو ئینتفاعی بەر لەوەی ئینتفاع هەم سەرۆک جاش بە خۆیان پەیوەندیان دەکرد بەو دوایەی یعنی وان لەبەرەوەی کەس بڕۆیان پێ نەمایە بۆیە لە قوڵایی ماڵی مەسعودی کاکە ئەوە یەکێک لەو خادمانەی مەسعود بارزانی سێ بوون کاکە
معلوماتیان دەدا مەکی ئامێدی یەکە چەند 15 ساڵ حکوم کراوێ ڕۆژێ لە بەرەی باب و مامی شەید بوو ئی پارتی وەگەنە 3 کەس ئەوی خواردن لە پێش مەسعود بارزانی دادنێ کاکەوانە لەگەر دامی معلوماتیان دایتە مەکی ئامێدی ئەی هاوار یعنی ئەوانە تێناگەن نەک ئەزمموی بەشار ئەسەد خادمی خۆتە 40 ساڵە 50 ساڵە لەگەرتا لەنا ئەو ناز و نعمەتێ لێت ناقایلن زانن لەوە لەبەر ئەوەندە زوڵم دەبینن ئەوەندە ناحەقی دەبینن ئەوەندە دزی گەورە دەبینن خۆیان پێ ناچیرێ بۆیە ئەوانەی معلومان دەدەنە من نێتیر مەسرور لە پاراستن ئەوان کاکە بە چەندین من ناتوانم با بەهەرحاڵ هەر بگشتی برم کاکە لە ناو پاراستن کاکە لە ناو ئاسایش معاشیان نییە معاشیان نییە معاش وەکو ئەوەی ئەوەنە 3 مانگە معاشی نەدرای دەرێ قوربەت چێ بکەم کو بڕوای بەو پاراستنە دەبیتن کو بڕوای بەو ئاسایشە دەبی کو بڕوای بەو کۆماندۆی پاڤل دەبینێتن دەردەکە ئەوەیە بۆیە دێن ئینتقامی خۆیان بەوەی دەکەن معلومات دەدەنەما تەمەنای ئەو ڕۆژە دەکەن کەوانە بڕوخێ بەهەرحاڵ ئەوە چ حزبەکە یەک ئاوە تەجەسوس لە قوڵایی یەکتر بکەن دوو ئەوانە چۆن ئەو خەبەرانە دەگاتە دەست ئێمە مانان کورە وەڵاوە نهیارە کورە برادەران بە قورئان پارتیەکێتی زۆر فشن ئەمن ئەو ماوەی ئاگام لێیانە ئەو 2-3 ساڵی هەر هیچ نین بە قورئان بەتاڵە ئەگە بەتاڵ نەبن یعنی وەرە حتا خەڵکێک دەکوژن ئەزیەت دەدەن هەموو خەڵک بە 1 سەعاتی کەشفی دەکات کورە ئەوە یعنی ئینهیارە ئەوە ئینهیارە ئەو هەموو سڕوتڕیان دێتە دەرێ ئەو هەموو ئابروچوونیان لێ کەشف دەبیت کەسی نەبایان دیتێ نەبارە بەهەرحاڵ هاوڕێیان سوپاسا دەکەم بۆ ئەو کاتێ لەگەڵ منتان سەرف کرد هەرویستم ئەو ئابروچوونەی نێچیرتان پێ بڵێم و ئاستی ململانەیان چەندە سەیر مەکەن زەردەخەنەی لەگە یەکتر دەکەن لە شوێنێک یان لە ئەوە بڕوا بکەن ئەو ململانەیان نێچیر و مەسرورە لەنێوان مەسرور و پاڤل نییە لەنێوان مەسرور و پاڤل نییە ئەرێ بەڕاست پاڤلیش دیار نییە باوە بڕاوڕیان نوتەن تاقیبەکەم بزانم لە چییە هەتا چەند ڕۆژێک لەمەوبەر لە ئەڵمانیا بوو لە فندقە چیش بوو نزیک 3-4 سەفارەت بوو کاک پاڤل ئاگادارم بەس نازانم هەفتەکە دیار نی کورێچێتی هەر مردەوە بوویتەوە نە دەنجی هەیە نە ڕەنجی هەیە نە میدیای هەیە نە حزوری هەیە کاتێکی خۆش هاوڕێیان سپاس بەو کاتەی لەگەڵ منتان سەرف کرد کاتێکی خۆش